راوی حزب لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان سەبارەت بە ڕووداوەکانی سووریا و ڕۆژئاوای کوردستان نیگەرانی قوڵی خۆمان دەردەبڕین لەو ڕووداوانەی چەند ڕۆژێکە لە ڕۆژئاوای کوردستان و باکووری سووریا ڕوودەدەن. لە ڕوانگەی بەرپرسیارەتی نەتەوەیی و مێژوویمان هەڵوێستمان لە چوارچێوەی ئەم خاڵانەی خوارەوە ڕادەگەیەنین. یەکەم، ئیدانەی بێدەنجی بەرامبەر هەڕەشەکردن لەگەلەکەمان دەکەین و داوا لە هاوپەیمانان دەکەین بەرپرسیارەتی خۆیان بەرامبەر بەگەلەکەمان بەکردار بسەلمێنن. دووەم، داوا دەکەین چارەسەرکردنی ئاشتیانە و چارەسەرکردنی کێشەکان بکرێتە بنەمای گفتوگۆی هەردوو لا. سێەم، پرسی کورد پرسێکی ڕەوا لە ڕۆژئاوا و پێویستە بە پێی قۆناغەکە و هەلومەرجی نوێ و هەلومەرجی ناوچەکە پێگەی کورد لە سووریا تەواو پارێزراو بێت. چوارەم، گەرانتیکردنی مافە سیاسی و مەدەنی و کولتوریەکانی گەلی کورد لە دەستوری هەمیشەیی سووریا ڕەنگ بداتەوە.